ما بس ما گفتوگۆی زیاتر بکەم میوانم دەبێ دکتۆر زێرەڤان بەرواری مامۆستای زانکۆ لە لەندەنەوە لەگەڵمە. دکتۆر زێرەڤان ئەم کاتت باش بەخێر بێ بۆ کوردستان 24. خوێندنەوەتان چییە بۆ سەردانەکەی ئەمڕۆی ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ ناخجیڤان؟ ئەم کاتتان باش، زۆر سوپاس. بێگومان سەردانا ڕەجەب تەیب ئەردۆغان gelek بعدا بخۆڤەتگریتن هەکەر ئەم دەست پێ بکەین بعدێکی سیاسی هەیە، یعنی شوانە دەرەنجامێت سیاسی، دەرەنجامێت ئەمنی، دەرەنجامێت ئابووری بخۆڤەت بینیتن. طبعا پەیوەندی بوون هەردوو دەولەتە سەر هەندێک شەنگستەیەن gelekên giring هاتینە دروستکردن. شوان شەنگستە بوارێ کەلتوری و مێژوویەک و هەردوو دەولەتە زمانی ترکی ئاڤن هەروەسا هەندێک گرێدانێت مێژووی نابێنە هەردووکە هەنە ئەف گرێدانێت هەنێت مێژووی وێت ڕەوشەنبیروەرێکریەک و بەرژەوەندیت سیاسی، بەرژەوەندیت ئەمنی، بەرژەوەندیت ئابووری پێکڤە بهێنە گرێدان. طبعا سەردانە سەرۆک کومارە تورکیا بۆ ئەذەربەیجان بۆ هەندێک و بۆ پشتەوانیە دەولەتە تورکیا بۆ vê دەولەتە هەنێ دووپات کەتن و تایبەتی شاندێ گەل سەرۆکە تورکیا دەرکەتی شاندێکی gelekê giringە پێک هاتیەش وەزیرە دەرڤەیە دەولەتە تورکی، وزیر بيجين مواصلات دولة تركيا، بطريقة دولة تركيا وهندك بازرگانی دولة تركيا جلك وزيرة جلك تجرين ويشان دي دركتنا هذا بهندك جاين تكو دولة تركيا هم اقتنامه يا هرمي بدولة أذربيجان تركيا يا الجلبي دولة هني بشتوانيا اسنو أذربيجان ديكاش لكن ديجي واجب بهندكو استراتیژی بین که نبان هر دو دولت هاتینا جبهه کردن بچنه باره که پیشکفتی کرده تایبەتی باره بحث باره غاصب کن باره رول کن که بعد آبوری دا خود بیت نبرو که ترکیه هاو داتن پریکا آذربایجان بوریا غاصب در باز کردن به دولت دی که اوه ایکش بعدت گله کد گرینگه هم گرینگه استراتیژی آبوری ها بو ترکیه هر وصا پشتوانیه که آبوریه به دولت آذربایجان جی که بشتن برانبر ارمینیا برانبر امبیجین نفوذ روسیه منطقه دا فراستیدن. بله دکتر. بله. بواره دیشی که گرین که افریقا بعد امنی ده شاند دولت ترکیه دا مسئول بجم میت استخبارات ترکیه جلبرگیری ترکیه به زیارت احنا به سردان هنی دا موجوده هندید گهین تنکو بقناخ دهاتی دولت تركيا دهندك ركبت استخباراتي ويت امنيشي تلقى دولة يا اذربيجان هدم شوازه كيكو خدمت برجواندي تركيا دولة تركيا كانت بقناخ دهاتی تايبتي منطقه قوقازيه ده هذا حنيشي طبعا اكشوان جلك جرينجا كوفركات سردان خدا دي رجب طيب اردوغان قال دولة ئەزەربایجان سەرۆکی دەوڵەتە ئەزەربایجانی دەمناقشەسە. بەڵێ دکتۆر ئەگەر کەمێک بگەڕێینەوە دواوە ڕووداوەکانی هەفتەی ڕابردوو لە هەرێمی کارەباخ و ئەمڕۆژ لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەیە کە عەلیەف ئاماژەی بەوە کرد هاوکاریەکانی تورکیا هەرگیز لەبیر ناکەین. خۆتان دەزانن کە تورکیا پشتیوانی لە ئەزەربایجان کرد لە ئەو گرژی واڵۆزیانەی لە کارەباخ ڕوویاندا تاوەکو هێمن ببنەوە. بۆچی لە پاش هەفتەیەک کەمتریش لە هەفتەیەک سەرۆکۆماری تورکیا سەردانی ناخجیڤان دەکات؟ طبعا هذا سردان في تايبتي في منطقة ناكوكير بين أرمينيا وأذربيجان شبه هندية طبعا بعدك نفدولتي بدأ في بارشة هني عردي. طبعا هر سردان كدولة كديش در في أذربيجان بو في هرمه هني هندي جهيني تنكو خوبيدانا كرسمي في هرم دهتدان كو بارتكش يعني جزء كش دولة أذربيجان. طبعا اف سیاست کوبری ئەذەربایجان پەیڕەوی کرد تایبەتی داخستکردنا سەرۆکی تورکیا بۆ vê هەرێمە هەنێ ji bo hindê ku piştevaniya dewletî destxû bixîtin ku ev herême henê herêmeka ya nedabra ji dewleta Azerbaycanê û dewlet Azerbaycanê destberdarê vê badê henê henê abîtin vê coğrafya henê nabîtin ji ber hindê destnîşankirina vê dewletê û destnîşankirina seredana Erdoganî bû vê herême henê بۆ چونا من خواندنەکە هەرێمی بۆ تێتەکردن و هەروەسا خواندنەکە نێودەوڵەتی بۆ تێتەکردن و ئەذەربایجان هەوڵ داتن پڕێکا vê سەردانە هەنەیە ڕسمی یا فەرمیە دەولەتە تورکی بۆ دەولەتی هەرێمی و حتا دەولەتیش دیار کرد و ئەف پارچە هەنیان ئەف هەرێمە هەنێ پارچەکە نەبراوەش دەولەت ئەذەربایجانە و ئەڤەژ وەکی هەوڵن دەهاتیشی هوسا هێنەکردن و ئەذەربایجان هەوڵ داتن هەندێک یارمەتیە تورکی تایبەتی بۆرێ ئەمنی داد بۆرێ لەشکری داد vê herême henê pitov biket yan jî ku pêz bixît bê xemet hindê bişêtin berdewamî û kontrola xwe ser vê herême henê bike.